بینەرانی عزیزم دووبارە سڵاوتان لێبێت لە بەرنامەی ئەمڕۆی دووجار بیربکەرەوە قسە لەسەر وەکوە وترێت پاشەکشەی دەنگەکانی یەکێتی یەکەین و پرسیارەکەشمانەوەی ئایا پاشەکشەی دەنگەکانی یەکێتی لە دوایین هەڵبژاردنە بە پلەی یەکەم بۆچی دەگەڕێتەوە؟ ئایا غیابی مامجەلالە یاخود هەڵە استراتیژیەکانە؟ اختیاری سێهەمیشەوەیە کە وەکو هەمیشە بڕیارمەداوە. کاک ئاسۆ بەرنە ناوبڕەکە و پرسیارم لێت کرد. ئەوترێت یەکێتی نیشتیمانی کوردستان بە هەوراز و نشێوی زۆرا تێپەڕیەوە، ئەمەنە یەکەمین کەوتنە ئەخیریشە بێت. پێت وایە ئەم کەوتنەیان هەڵسانەوەی لەدوا بێت بە لە بەرچاوگرتنی زڕوفی یەکێتی؟ بەڵێ بە خوێندنەوە بۆ پێکهاتەی یەکێتی و بۆ خوێندنەوەی بۆ دۆخی سیاسی هەرێمی کوردستان من لە بڕایان نیم تازە یەکێتی بتوانێت بچێتەوە بڵین بەرەو سەر هەڵکشێ و باشترین سەرکەوتن بۆ یەکێتیەوەی بتوانێت احتیفاز بە دۆخی ئێستایەوە بکە و ئەم کرفدابەزینە تازە نێوەکو لە قسەکانی پێشوشاوترم ئێمە مێژوو ژیانمان لە یەکێتیە بەسەر برد و لە ناو یەکێتیشە هەمیشە دەنگێکی ڕەخنەگر بووین و لە پێناو ڕەخنەگریە ڕەنگە زەری زۆرمان کردووە لە ڕووی تایبەتیەوە، بەڵام لە ڕووی معنیەوە بەدڵنیایی قازانجمان کردووە. ئێمە زۆرمان هاوارە کرد. من ئێستاش بیرمە لە 2006 لە کۆبنەوەیەکە لە مەڵبەندی ڕاپەڕین بە حوزوری بەڕێز دکتۆر بەرهەم و هەنێ برادەری تر باسم لەوە کرد لە کۆبنەوەکە کە یەکێتی بەم شێوە کارکردنەی ئێستا بووە بە حیزبی دووەم کە ئەو قسەی بۆ کاتە وەکو کفرێک تەماشا ئەکرا و ئەگەر بەم شێوە بەردەوام بین بە دووەمیشەوە ناوەستێ دابەزێ بۆ ئاسی خراپتر. ئەو قسەی من وەکو شکات گەێنراوە مەکتەبی سیاسی و لێ باس کرا بوو. ئەوە بە ڕۆژگار سەلمانی کە یەکێتی بە دوایی دانی بۆوانە بە ڕسمی کە بۆ بە حیزبی دووەم و ئێستا هەڵبژاردنەکانیش بە خەڵکەڵێ کە بووە بە حیزبی سێیەم. پێت وایە ئەم شێواز دابەزینە دابەزینی ئەم کێروی دەنگە و دابەزینی ئەم کێروی کاریگەریە بەردەوامە بێت؟ بەم ئەقلێتی کە ئێستا یەکێتی پێبەڕێەوە برێەوە بڕواژ ناکەم چونکە هەموو جوگەکانی دەسەڵات لە نێوان لە دەست هەمان ئەقلێتایە و ئامادە نییە بیاتە دەست کەسی تر. لەو بڕایەدا یەکێتی بەرەو خراپترە ڕوا و لە یەکێتیە کۆچێک دەستپێکە بەرەو ڕەنگە پارتی بەرەو گۆڕان بەرەو شوێنی تر. کەواتە تۆ پێشبینی لێکترازانی زیاتری شەکەی وە پێشبینیەوە شەکەم لە ناو گۆڕانە گروپ و تەنانەت حیزبی نوێش سەر هەڵبا ڕەنگە یەکێتی مەبەستیا گۆڕان. بەڵێ ناو یەکێتیە ڕەنگە ئەوەش تەندروستترین شێوازی کارکردنێ بۆ یەکێتی کە ئەو خەڵکە نخبە باشەی کە ناو یەکێتیە ئێستا لە دۆخەکە ناڕازیە و گوێ لێ نەگیراوە و پەراوێز خراوە بەڕاستی کاتی ئەوەیە باجی هەڵەی ئەوانی تر نەیات و هەڵوێستی خۆی بەڕۆشنی دیاری بکە. بەڵێ ئەوترێت ڕایەک هەیە دەڵێت ئەندامانی مەکتەبی سیاسی یەکێتی دۆڕاون نەک یەکێتی. پرسیارەکەی منیش ئەوەیە وەکو خەڵک ینی زۆربەی خەڵک و پرسیاراکە ئەوترێت لە ناو یەکێتیە نوخبەیەکی دەسەڵاتدار هەیە لە مەکتەبی سیاسی کە ڕەنگە بەکاری بازرگانیەوە خەریک بن زیاتر لەوەی سیاست بکەن وەکو هەندێک واڵێن. ئەمە ڕای من نییە. پێت وایە ئەم نوخبەیە لە ئێستا سەیتەریان کردەوە بەسەر یەکێتی و یەکێتی باجی هەڵەکانی ئەوانەدات باجی بڕیارەکانی ئەوانە لە مێژە یەکێتی بۆتە ئامرازی دەستی ئەو دەسەڵاتدارانی کە لە یەکێتیان بەم ڕۆژە گەیان و دەستبەرداریشی نابن. ینی ئێمە زۆر هەوڵمان نا لەسەر دان بە خۆداگرتن پێبەجەرگی خۆدانان لە ناو یەکێتیە هەوڵی چاکسازی بین دوجار ناچار بووین بەجێی بێڵین و لەگەڵ بەجێشتنی ئێمەشا زۆر لەو بەڕێزانش کە ئێستا تەنان هەنێکیان بڵێنگلەی و ناڕزاییشیان هەیە ئەیانود یەکێتی پاک بووە و یەکێتی ڕزگاری بوو. ئەمە ئەنجامی پاکبوونەوەکە یەکێتی و پاکسازی یەکێتی و ئەنجامی پلینۆمەکەیە کە بەستیان و بە چاپڵە ڕێزان خۆشحاڵیان دەربڕی. زۆر سپاس دەکەم دکتۆر. قسەکانی کاگاسۆت بۆ دووبارە ناکەمەوە، بەڵام ئەو پرسیارە مەبەستمە دووبارەی کەمەوە. ئەوترێت نوخبەیەک هەیە لە ناو مەکتەبی سیاسی یەکێتیە نوخبەیەکی سوودمەندن، نوخبەیەکن زیاتر خەریکی بازرگانین لەوەی سیاست بکەن. ڕایەکەیە واڵێت لەسەرەوەش بواستی تۆ لە ڕاستیە لە سەرەتای قسەکەەوە کەوتن و هەڵسانەوە وەکوت من وەکو کەسی خۆم لە حقیقەتانە بە کەوتنی یەکێتی نیشتیمانی هەڵ نازانم، بەڵکو بە ویستگەیەک ئەزانم کە پێویستە یەکێتی نیشتیمانی بە خۆی دابچێتەوە تیایدا بە هەموو ئەو سیاسەتانەی کە بڕیارە سیاسیانەی کە داوێتی لە ڕابردوودا بچێتەوە و ئەنجامی ئەو بڕیارانەی
دەرکەوتۆ کە خەڵکی لە یەکێتی نیشتیمانی کوردستان نیگەرانە بۆیە نەیتوانێت ئەو دەنگانە بێنە کە ویستوێتی ئەمە پێویستی بە چیە پێویستی بە گۆڕانکارێکی ڕیشەیی هەیە لەناو جومگەی بڕیار بەدەستی یەکێتی نیشتیمانی کوردستانە و ئەمەش ئێستا یەکێتی نیشتیمانی حیزبێکی زیندووە خەریکی بە خۆداچوونەوە و وەرگرتنەبەری ڕێگای حیزبیە ئێمە پەیڕەومانەیە مانگێکی تر بە پێی پێڕۆ و پرۆگرام پێویستە کۆنگری 4 بگیرێ ئەگەر نەگیرێ 3 مانگ بۆی هەیە تاخیر بێت دوای ئەو 3 مانگای تر یەکێتی پێویستی بە سەرکردایەتی نوێیە ئەمە یەکێکە لە ئەو خاڵانەی کە هەموو چاوەڕێی ئەوە تۆ هاوڕایت کە ئەو نوخبەی ناو مەکتەبی سیاسی ئەبێت شوێنەکانیان چۆڵ بکەن بۆ خەڵکی تر هەر کەسێک کە ئەدای سیاسی لاواز بوو بێ بە هەر هۆکارێکەوە بێ ئەندامێکی مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان هەر کەسێک بێت شەرت نێرە سیاسی بێ دکتۆر بۆی بەچاو بێت لە قسەکانە ئەندامێکی مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەڵێت ئەو گروپە دەستڕۆیشتەی ناو مەکتەبی سیاسی دەیانەوێ هەموو کورد بکەنە قوربانی تەماعەکانیان ئەشڵێت ئەوان ژیانی سیاسیان کۆتایی هاتووە و حەقە ڕێز لە ئەندامانی یەکێتی و ئیرادەی خەڵکی کوردستان بگرن و چیتر بە زۆر خۆیان بەسەر حیزب و سیاستدا نەسەپێن ئەشڵێن ئەم جارە ئیرادەی ئازادانەی خەڵک بە دەنگی بەرز پێی وتن بڕۆن من هاوڕانیم لە ڕاستیا لەگەڵ ئەو بۆ چوونەی ئەو بەڕێزە ئەوە ڕێزم بۆ هەیە من هاوڕام لەگەڵەوەی حیزب ئۆرگانی هەیە حیزب ڕێکە و میکانیزمی خۆی هەیە کە تیایدا ئەتوانێ بەو کەسانی کە بەدڵینیان بڵێ بڕۆ نەک لە میدیاکانەوە بە یەکێک بڵێ بڕۆ ئەوە کۆنگرە هەیە پلینیۆم هەیە ئەتوانی دەنگی نەدەیت ئەتوانین ڕێکاری وای بۆ دابنەی کە ئیتر تۆ بەسە ئەنجامی ئەو بڕێرانەی کە ئێوە سەرکردایەتیم حیزبتان پێکرد ئێمە گەشتی نام قۆناغا لێرە بەدواوە ئەمە حیزب ناکەینە قوربانی کەس و ئەوانش کە لە ئێستا لە سەرکردایەتی مەکتەبی سیاسیدان هەمویان خاوەنی قوربانی زۆرن مخۆم گوێبیستی زۆر لە هەواڵانی مەکتەبی سیاسی بووم کە هەرگیز ئامادەنین حیزبەکان بکەن بە قوربانی خۆیان ئەگەر ڕۆیشتنی ئەوان چارەسەر بێ بۆ یەکێتی زۆربەی زۆریان ئامادەی ئەوان پیشانداوتیان ئێمە بۆ یەکێتی کە یەکێتی پێویستە بۆ گەل حەزەکەم یەکشت بزانین لاوازبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەزمموی دیموکراسی هەرێمی کوردستان ئەخاتە تەنگژەوە ئاسایش و ئارامی هەرێمی کوردستان ئەخاتە تەنگژەوە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان نییە ئەمە ڕۆژگارە بزوتنەوەی گۆڕان لە یەکێتی نیشتیمانی کوردستان جیابۆ کاکە ئاسۆ ئیشارەتی پێەیە بەهۆی کۆمەڵی گلەی و گازندە لە ناو خۆدا ئەگەر چاکسازی بکرایە و یەکێتی بەو هێزەی خۆی بمایە ئێستا هەرێمی کوردستان لە جۆرێکی تری ئیداری حکومڕانیدا ئەبوو بە جیابوونەوەی ئەوان هەرێمی کوردستان نەگەیشتە شاگەشکە و ئاسوودەی یەک و چۆن ئەڵێ ئیدارەدانێکی باشتر بە پێچەوانەوە جیابوونەوەیان لە حقیقەتە شێوەیە لە شێوازەکان هەرێمی کوردستانی بەرەو دواوە گەڕانەوە نەک بەرەو پێشەوە بۆیە ئێستاش لاوازبوونی یەکێتی هەرێمی کوردستان بەرەو دواوە ئەگەڕێنێتەوە نەک بەرەو پێشەوە لە بەڕەچاوکردنی ئەو ضرورەیە بەڕەچاوکردنی ئەوەی کە یەکێتیش خۆی ئامادەیە بەرپرسیارەتی وەکو مەکتەبی سیاسی ئەڵێ بەرپرسیارەتی ئەم دۆخەی ئێستا بگرێتە ئەستۆ من خۆم لەو تا ڕادەیە گەشتبینم کە ئەتوانین بەسەر ئەم کۆسپەشە زاڵ بین زۆر سپاس دەکەم فەرموو کاکە بەرە بەخێراتنی هەردوو بەڕێزەکەم ئەمێ پرسیارەکەم بەم نمونەیە دەست پێکەم ئەگەر بکرێت کورد بێت زۆر کورد بێت بمبورە لە ڕۆژانی ڕابردووە چاودێری کیانێکی سیاسی بووم هەر ڕۆژی دوای ئەوە لەلایەن ئاسایشی ئەو ناوچەی کە من تیا چاودێر بووم کەسێکی نزیکی خۆمیان بان کردووە لێپرسینەوە لەگەڵا کردووە چاودێری کێ بۆچی چۆ بۆیە لەگەڵ ئەوە شازانیویانە کە من چاودێری ئەو لایەنە سیاسە بووم پرسیارەکەم کەم بوونەوەی ڕێژەی بۆ کاک دڵشاد کەم بوونەوەی ڕێژەکانی ڕێژەی دەنگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئایا مەبدەئی نەبوونی ئەندامان و لایەنگرانیانە یاخود ترسان و تۆقاندنی خەڵکانی ترە بەم چاوسورکردنەوەی کە هەیە لە دەنگەکانە عەفو یەک پرسیاری تر بمبورە ناتوانم پرسیانی عەفو هەر تاوەکەریش تاکەیە دروشم و قسەکانیان وەکو عەمەلیان نییە نەبووتە هۆی دابەزینی ئەم ڕێژەی دەنگانی کە هێناوێت مەبەستت گەیشتۆ زۆر سپاس کاک سامانگەر بفەرمێت بەڵێ دکتۆر وەڵامی تەنها پرسیارەکەی بێتەوە بۆ ڕاستیا زۆر بێویژدانیە تەسەڕوفاتی حکومڕانی کوردستان لە سنووری سەوز لە ئیدارەی سلێمانی بە حکمی ئاسایش و پۆلیس بزانرێ زۆربەی بەشێکی ئێجگار بەرچاوی دەنگدەرانی ئاسایش و پۆلیس دەنگدەرانی لایەنەکانی ترن ئێمە لە ڕاستیا ئاسایشێکێتی نییە پۆلیس یەکێتی نییە ئەمە واقع ئەگەر ئێوە واناڵێن لە حقیقەتە ئەوە بێویژدانیە ئاسایشی خەڵکی کوردستانە خەڵکی سلێمانیە گۆڕانی تایە ئیسلامی تەوە دەنگەکانیش دیارن برای بەڕێزم ئەنجا ئەگەر پۆلیسێک خوانە خواستە تعدای کردەیەکێ بۆ سکاڵای ئاسایی تۆ مەڕناکەی بۆ لەکوێی سلەیمانیە لە حقیقەتە یەکێتی ئەو وای لێ هاتووە کە بچێ چۆن ئەڵێ بە چاوسورکردنەوە و شتیوان لەکوێ هەیە بۆ بەخوا لە خێزانەکانی خۆمانە دەنگدەری گۆڕانی تیا دەنگدەری لایەنەکانی تیا ئێمە لە یەک ماڵین
ئێمە لە یەک ماڵین برای بەڕێزم من دەنگدەری گۆڕانم هەیە دەنگدەری ئەوم هەیە تۆی گۆڕان دەنگدەری یەکێتیت هەیە و ئەو ئاسایشە کۆمەڵاتیش نابێت تێک بین بە هەندێک بانگەشەی زۆر هەڵا وا پێ بگەێنین کە ئەمە دەسەڵاتێکە دژی هەموو نەخەیر دەسەڵاتی هەمومانە هەڵەیەکە کرێ باجی هەڵەکە ئەو کەسە ئەیدا کە خۆیدا. بەڵێ زۆر سپاس کاک سامان فەرموو. سپاس بۆ هەموو لایەک بەخێراتنی دوو میوانە کاکەم هەموو لایەک. پرسیارەکەی من بۆ دکتۆر دڵشادە بەپێی ئەو ڕاگەیانی کە پێشتر وتی 350,000 دەنگەر بەپێی ئەنجام بەرایەکانەیە. ئایا مقابلە لەگەڵ ژمارەی ئەندامان و لایەن گرانیە کە بەپێی داتا و شت هەموو لایەنە؟ زۆر سپاس کاک محەممەد. بەڵێ دکتۆر لە ڕاستیان زۆرجار لە هەموو دنیادا هاتووە حەزابەکان تووشی دیادەی ئیمتیازێ دەبن زۆر جار کۆمەڵی خەڵکێتە ناو حیزبەوە بەهۆی دەستکەوت و ئیمتیازە بە تایبەتی ئەگەر حیزب لە دەسەڵات تۆ پێ دوایە کە دەنگدەری یەکێتی ئەم جارە فێڵی لە یەکێتی کردووە نەک دەنگدەر ئەو تێدا تۆ دەسەر جادە ئاڵای سەوز و ڕسمی مامجللالی پێ بۆ ڕۆشتۆ دەنگی زۆر ئاساییە ئەندامی یەکێتی نیشتیمانی هەبێ و هەش بووە کە دەنگی بە یەکێتی نایە وەکوتم تۆ دەسەڵاتی کە چوویتە دەسەڵاتەوە دەرگای هاتنی ئینتیهازی بۆ ئەو حیزبانە نەگەیەکێتی هەموو حیزبێکی تریش زۆر ئاساییە خەڵکی ئینتیهازیەتە ناوی دەنگیش پێنادا پۆستەکەش لێ وەرەگرێ ئەڕوا بالمقابلیش سەدان و هەزاران کەس هەیە کە ئەندامێکێتینی دەنگیان بێچێتیاوە. زۆر سپاس فەرموو کاک محەممەد. زۆر سپاس بەخێرات نێر دو میوانە کاکەم. پرسیارەکەم بۆ کاک دکتۆر و بۆ کاک ئاسۆشە. سەرەتا بۆ کاک دکتۆر ئایا دوای ئەنجام بەرایەکان لە پەرلەمانە هاوپەیمانی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە پێکەێنەوە یاخود هاوپەیمانی استراتیژی ئەمێنێتەوە وەکو خۆی بۆ کاک ئاسۆش ئایا ئەو هاوپەیمانیە زەربەیەکی تر ناداتەوە لە یەکێتی نیشتیمانی کوردستان؟ زۆر سپاس با وەڵامی کاک ئاسۆ وەربگرمەوە پاشان وەڵامی دکتۆر وەرەگرمەوە. کاکی واگەر فەرمێ. بەڵێ بۆ وەڵامی و پرسیاری کاک محەممەد نەخێر من ئێستا ئەمەوێ ئەمانە هەموو شیکردنەوەی ئەوەن کە ڕوویدا من باشیشە چکە تۆ لە ڕابردوو تێنەگەی لە داهاتوو تێناگەی بەڵام ڕابردووە بێت لە خزمەتی داهاتوە بێ نەک داهاتوو گیرۆدەی ڕابردوو بێ بۆیە قسەی حسابی لەم کاتە ئەوەیە کە دوای ئەم پرۆسی هەڵبژاردن لە هەموو وڵاتێکە سیستەمی بەڕێوەبەرایەتی دائڕێژرێتەوە سیستەمی حکومڕانی و حکوومەت دائڕێژرێتەوە. جێگەری سەرۆکی پارتیەڵێ ئێمە دەستبەرداری یەکێتی نابین ئەوە کوندەنگەکانی چەند بێ و کورس ئەوە بۆ بەرژەوەندی لە بەرژەوەندی پارتیەوە سەری و حاڵەتەکە و هینیان ئەسان دەربڕینێکی ناخۆشە بۆ یەکێتی و هەن لە کادرەکانی یەکێتیش تعبیریان لەوە کرد کە هەم سوپاسیان کرد هەمووتیان ئەو خێرەمان ناوێ یەکێتی نابێ وەکو خێرپێکرا و دابش بە پرۆسی سیاسی بێتەوە ئەگەر بێوێ لەسەر پێی خۆی ڕابۆسێتەوە من لێوە بۆ یەچم کە ئایا لەسەر ئەم ئەنجامی هەڵبژاردنە چی بکرێت لە کوردستانە ئەمەشتی جەوهری و بنەڕەتیە کە حەقە چەندین بەرنامەی لە هەموو دەستگەکان ڕاگەیاندنا بۆ تەرخان کرێ و ئەم مناقشانش کە کرێت نەچێتە قاڵبی تەشەفی و پێخۆش بوون بە شکستی فلان و بغرابوون بە سەرکەوتنی کاگاسۆ دێمە وڵات بۆی وەڵامی دکتۆر وەرگرمەوە لەسەر هەمان من وەڵامیان پرسیارم نایەوە یەکێتی هەڵەیە بچێتەوە هاوپەیمان دووبارەکردنەوەی هاوپەیمانێتی دووقۆڵی لەگەڵ پارتیا و لەگەڵ پێکاتە بچووکەکانە کە ئەوانیش بە زوربیان هەر پارتین لە ژێرەوە حکومەت دروست کاتەوە و کوردستان تووشی هەمان دۆخ بکاتەوە کە گێژاوێکە خەڵکەکەمان سەری لێ دەرناکە و قازانجی لێ ناکە و ئەم جارە ئۆپۆزیسیۆن بەهێزتریشە خەڵک بێزارتریشە خەڵک تووشی بێهاوایی گەورە ئەکات کە خراپی لێ ئەکەوێتەوە بۆیە باشترین شێواز بۆ دوای ئەم هەڵبژاردنە بە بڕای من ئەوەیە کە ئێمە واز لە جۆری ململانی لەو پێشبێنین ئەو جۆر ململانەیە جەوی سایکۆلۆژی خەڵکی تێگاوە خۆشی و گەشی لە دەمچاوی کەسان نابینی بازار و کار و کاسبی خەڵک هەمووی دادەپیەوە وەستاوە دوای ئەم پرۆسی هەڵبژاردنە پێویستی بەوەی ئەم کۆمەلگایە پشوویە بە هەناسەیەکی بێتەوە بەر و ئەوەش بەوە ئەکرێ بە بڕای من حکوومەتێکی بنکە فراوان بەڵام لەسەر کۆمەڵێ پایەی دامەزراو دابڕژێتەوە و هەموو لایەنەکان بەقەدەر سەنگی خۆیان هاوبەش بن لە حکوومەتان نەک بەشداریان پێ بکرێ ئەمە خزمەتی پرۆسەکەکە نەگەوەی کێ خێربەچیەکە و کێ بەزەی بچێتەوە و کێ بایە بێت. کاک دکتۆر وەڵامی تۆ لەسەر ڕاستیا من بەر لە 2 هەفتە لە تەلەڤیزیۆنی ڕوودا و لە ڕۆژنامەی ڕووداویش ڕای ڕاشکاوانەی خۆم ڕاگەیان سەبارەت بە اتفاقی استراتیژی پێ بە چارەسەری کە چارەسەری کێشەی بنەڕەتی هەرێمی کوردستان لە پێکهێنانی حکوومەتێکی هاوبەشی بنکە فراوان حکوومەتی حیزبی دەسەڵات نا حیزبێک براوەیە دەسەڵاتە و دێ بەشداری بەوانی ترەکات
حکوومەتێکی هاوبەش هەمومان بەیەکەوە بە هاوبەشی حکوومەتێک پێک بێنین تحملی مەسئولێتی ئەم قۆناغە بکەین و من زیاتریش ئەڵێم ئێمە لە 92 بە هەڵا حکوومەتمان پێکهێنا 92 کاتی خۆی یەکێتی نیشتیمانی داوای کرد ئەوانەی سەدات چوار لە هەڵبژاردننی پەرلەمانە دەنگ بێن بچنە پەرلەمانەوە بەداخەوە ئەو کاتە پێشنیارێکی تر هاتە پێشەوە کە سەدا حەوت بێ ئەوەیان چوە سەر کە پارتی دیموکراتی کوردستان پێداگری لەسەر کرد بەوە بزوتنەوەی ئیسلامی حیزبی یەکگرتن بێبەش بوون لە بەشداریکردن لە پەرلەمانی یەکەم و حکوومەتی یەکەم ئەنجامی ئەوە شەڕی ناخۆی لێکەوتەوە لە هەڵبژاردننی 2005 ڕێکەوتنامەی استراتیجی بووە بە دیری هەڵبژاردن بە اتفاقی استراتیجی دابشکردنی دەسەڵات بوو لە بەیانی یەکێتی پارتی بۆ ئەوەی شەڕی ناخۆ کۆتایی پێ بێ و دانەبەزێتەوە کەوابێ لە 2009 کە گۆڕان لە ئێمە جیابەوە 2 ساڵ ئۆپۆزیسیۆن بوو تەحملی ئۆپۆزیسیۆن بوونی نەکرد هەڤەی شوبات هاتە پێشەوە بۆیە ئێستش من بیرڕام وایە هیچ حیزبێک تەحملی ئۆپۆزیسیۆن بوون ناکە بۆ لەبەر ئەوەی ئێمە تا ئێستا حکوومەتی هاوڵاتیمان نییە تا ئێستا دەستورمان نییە هەتا ئێستا مافە مەدەنی و داراییەکانی هاوڵاتی نەپارێزراون لە کوردستان ببوورە تا ئەگەینەوە قۆناغا پێویستە حکوومەتی بنکەفراوان پێک بێ ئەگەر ئەم 4 ساڵ بێ چواری تریش بێ هەتا بە هەمومان بەیەکەوە دەستور دانین یاساکان دانین بە پێی یاسا مافی مەدەنی ئەو هەوڵاتیانە پارێزین بەبێ ئەوی جۆ بدەنێت حیزبێت ئەو کاتە چێ 50 زایدێکی ناپیرۆزی دکتۆر زۆر بە کورتی بۆی وەڵامەکە وەربگرێتەوە پێت وایە یەکێتی لە دوای ئەنجامەکانی هەڵبژاردن دەبێت لەگەڵ پارتیە لە اتفاقی استراتیژی پێم باشە من ڕووک و ڕای خۆ من پێم باشە یەکێتی نیشتیمانی کوردستان لە بە گفتوگۆ لەگەڵ لایەنەکانی تری ئۆپۆزیسیۆن گفتوگۆ لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بکەن هەمویان لەسەر بەرنامەیەکی هاوبەش بە حکوومەتێکی هاوبەش وەکو کاک ئاسۆ وتی حکوومەتێکی هاوبەش پێک بێنن ئیدارەی هەرێمی کوردستان بکەن لەم خۆناغەدا و ئیتر هەرێم بەرەو ئارامی 50 بە 50 و اتفاقی استراتیژی ئەبێ بەسەر بچێ بەڵێ بێگومانە اتفاقەکەش ئەبێ نەمێنێ اتفاقەکە لە بینی دوو حیزبایە ئەو دوو حیزبە خۆیان چۆن ئەیگۆڕن کێشەیەک نییە من کێشەم سیستەمی حکومڕانیە مهم ئەوەیە حکوومەت لەسەر بنەمای ئەو اتفاقی پێکنێ بەڵێ زۆر سپاس فەرمووکاری حکوومەت لەسەر بنەمای اتفاقەکە پێکنێ بەڵێ دژەتیرۆن بەکارێن بۆ سندوقی دەنگدان و کارمەندی کۆمیسیۆنە فڕێنن ئێوە بەناو مامجەلالەوە تاوەکو ڕۆژی پێش انتخابات قسەتان نەکرێت قسەتان نەماوە و ئێوە بەتەقە 11 کەسان کرد بە قوربانین لەم شارە خۆشەویستە داوای لەبردنان لە هاوڵاتیان نەکرد ئێوە بەڕێز ئەگەر لەگەڵ پارتیا کۆمونیستاژی بەسنۆم جارە شکست نایەنن بەڵێ زۆر سپاس دەکەم مەبەستە گەیشتووە بێگومانەوە ڕایخۆیەتی وەکو بەشداربوویەکی بەرنامەکە فەرموو زۆر ڕێزم هەیە بۆ ڕایەکەت لە ڕاستیە ئەو قوربانیانەی کە لە کاتی هەڵبژاردن دراون هەموو قوربانی هەمومانن قوربانی یەکێتین گۆڕان خەڵکی کوردستانن و ئینتیمای سیاسیان هەر شتێک بێ ئەوە لە حقیقەتە هیچ کەسێک نییە بە تاوانێکی گەورەی نەزانێ هەر کەسێک کردبێتی هەر کەسێک لە هەر کەسە لایەنە کردبێتی و لەم وڵاتەشە دادگا هەیە و یاسا هەیە هەموو کەس دەتوانێت بە دادگا و سکاڵای خۆی تۆمار بکات بەرزترین کەس یەک لە شت هەیە کە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان جێگای سەربەرزیە ئەوەیە هەر کاتێک دادگا بەرزترین دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستانی داوا کردبێ چۆتە بەردەمی دادگا بەڕێز عومەر فەتاح سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆ چۆتە دادگا بەرز حاکم قادر کارژێڕی مەکتەبی سیاسی بۆ چەندی جار چۆتە دادگا لە هەفتەی شوبات ئەو تەقەکەرانەی کە یەکێتی نیشتیمانی بوون دادگا داوای کردن چوونەتە دادگا ئەمە سەروەریەکە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لەبەرەوە بەڕێزم هاوڕێ بەڕێزم ئەگە بەڕێزت دژە تیرۆریە هەر لایەنێکی ترخوا نەخواستە تەعدای لێ کردووی فەرموو سکاڵا بکە من ئەبم بە شایەتی تۆ کە دادگا حەقە بۆ وەرگرێ زۆر سپاس دەکەم فەرموو کاگاریان زۆر بە کورتی بێ سپاس بەخێرات میوانەکانەکەم پرسیارەکەم بۆ دکتۆر دڵشادە پرسیارەکانی ئەمڕۆ هەمووی بۆ بەڵێ ئەگەر بڵین یەکێتی بوو بە هێزی سێیەم ئەتوانێت ئۆپۆزیسیۆن بوون هەزم کات بەڵێ زۆر سپاس بەڵێ ئەوە پرسیارێکە ئەو تێدا یانی لە ڕاستی اختیاری ئۆپۆزیسیۆن بوون یەکێکە بێت لە اختیارەکان لە ڕاستیە من نەک بۆ یەکێتی بۆ هیچ حیزبێکی تر وەکو وتم ئۆپۆزیسیۆن بوون لە هەرێمێکە کە تۆ سفرەکات وەکو پێم وتی مافە مەدەنی و داراییەکانی تۆ پارێزراو نابێ ئۆپۆزیسیۆن بۆ قورسە بۆیە نەتیجەی ئەوە بوو شەڕی ناوخۆ لە دوای هەڵبژاردننی یەکەم ڕوویدا نەتیجەی ئەوە بوو اتفاقی استراتیژی کرا نەتیجەی ئەوە بوو هەفتەی شوبات ڕوویات چونکە ئۆپۆزیسیۆن دروست بوو سەیری کرد تەسویرەکرێت تەحملی نەکرد تەحملی 4 ساڵەکەی نەکرد ها دوای 2 ساڵ وتی ئەبێ هەڵبژاردننی پێشوەقت و حکوومەت و پەرلەمان هەمووی هەڵۆشێتەوە کەوابێ ئەمە واقعی منطقی بین لە وەکو کاک ئاسۆ ئیشارەتی پێیا وەکو منیش ئیشارەتم پێیا ئێمە هەمومان بەو نەهجە ئیش بکەین کە حکوومەتێکی هاوبەشی بنکەفراوان پێک بێ چونکە
ئەم قۆناغە قۆناغی ڕاگوزەرە بەرەو دیموکراسی بەڕێزینە دیموکراسیەت تەنها ئەوە نیە کە لە کتێبەکانی خوێنینەوە دیموکراسیەت ئەوەیە کە چۆن لە واقع جێبەجێکەین ئەم واقعی ئێمەی ئەمڕۆ پێویستی بە بەشداری هەمووانە قۆناغێکی ڕاگوزەرە لە دنیاشدا نمونەی ئەوانە زۆرن زۆر زەحمەتە لە هەناوی شۆڕشێکی چەکداری خوێناوی ئەو دیموکراسی ئایار 24 لە کتێبەکانە خوێنتانەوە بێتە دی ئەوە زەمانیەوێ بەڵێ دکتۆر پێشەوەی بچینە لای ڕاپرسیەکە ڕۆژنامە نووسێک کە ڕۆژنامە نووسێکە نزیکە لە پارتی دموکراتی کوردستانیشەوە ئەڵێت دوای 2 ساڵ بێ ئەوەی پارتی داوای لێکرد بێتەوە خۆیان لەسەر تاسی زێر حکوومەتیان تەسلیمی پارتی کردەوە مەبەستی یەکێتیە چونکە سەرۆکی حکوومەتەکەی خۆیان وا بێدەسەڵات کردبوو کە لە سلێمانی مەڵبەند حکمی دەکرد و دەڤەری زەردیش هەر لێگەڕێ بەشێکی زۆری یەکێتی خۆیان لە حکوومەتەکەی خۆیان کەوتبوونە تەقە و هەرچی لە دەستیان هات لە دژی کردیان ئەمە وەکو بەڵگەیەکە هێنێتەوە بۆ لاوازبوونی یەکێتی بۆ یەکێتی بەم ڕۆژە گەیشتووە ڕای تۆ لەو بارەیەوە زۆر بە کورتی بێ لە ڕاستیە ئێمە کۆی ئەو سیاستانەی کە پەیڕەو کراوە لە ڕابردوودا سیاسەتی ئیداری سیاسەتی حیزبی سیاسەتی ڕێکخراوی مەدەنی هەمووی پێویستی پێداچوونەوەیە ئەوانەی کە بەڕێزیشت باس کرد بەشێکن لە هۆکارانە و چەندین شتی تریش هەیە کە بەشێکن لە هۆکارانە قەبارەی هۆکارەکان چەندی ڕاستە چەندی ڕازنیە گرنگ نییە بەڵام ئەو ڕووداوانە هەمووی هەبوون ئێمە ناکرێ بەڕاستی بڵین پارتی دموکراتی کوردستان ڕۆڵی نەبوو لە ئیدارەدانی ناوچەی سەوز یەکێتی نیشتیمانی ڕۆڵی نەبووە لە ئیدارەکان ئەمانە هەمووی هەبوون بۆیە من ئەڵێم چارەسەر بۆ ئایندە ئەوەیە بۆ ئەوەی لەم چێشمەیە دەرچین هەمومان بەیەکەوە بەشدار بین بۆی زۆر سپاس کاگاسۆ دوا قسەی خۆت زۆر بە کورتی بێ پێمەڵێن کاتی ڕاپرسێ پێت وایە یەکێتی لە پاییزی تەمەنی خۆیدا کاتی کەم وترێت کاتی زۆر کەم بەرکەوت بە بڕای من یەکێتی سەرڕای زۆربەی پرسیارەکانیش لە دکتۆر کرا بۆ شتەکە ژواکەوتەوە بوو سەرڕای ئەو سەرنەکەوتنەی یەکێتی بە بڕای من ئێستاژ یەکێتی هەڵکەوتێکی گەورەی بۆ هەڵکەوتووە و ئەتوانێت لە پرۆسەی سیاسی داهاتووە بڕیاردەرێ بێ لە هەنێ لایەنی سەرکەوتو زیاتر بڕیاردەر بێ بۆ چونکە ئێستا بەڕاستی پارتی بەو سەرکەوتنەی کە بەدەستیێناو بۆتە حیزبیەکەم نابێ یەکەم خۆیان نابێت تووشی غرورێ بن کە داڵغەی پارتی پێشڕە و پارتی پێشڕەوی کورد پارتی و سەرۆکمان بارزانیە بەسەر هەموو کووردا پسەپێنن و لایەنەکانی تریش بۆ خۆیان باشنی ئەوە چونکە ئەمە سەپاندنی ئەمە خەڵک تووشی کاردانەوەی قورسەکات بۆ لایەنەکانی تریش باش نییە هەموو پرایوەست بخرێن بۆیە یەکێتی لە هەموو لایەک زیاتر ئەتوانێ نەچێتە ژێر ئەو کاریگەری ئەو عەرزەی دوێنێ مەسئولی مەکتەبی سیاسی پارتی ڕایگەیاندووە کە لەگەڵ یەکێتیا بەردەوامە بن و پیان خۆشە یەکگرتوش بەشداری بکە ئەم یاریکردنە حەقە پارتی ئەم یاریە خۆی نەکا بە قازانجی خۆی نییە و حەق لایەنەکانی تریش لە پێش هەموو کەسەکە یەکێتی ڕێگە بۆ یاریە نییە و بەبێ مەرجی بەشداریکردنی سەرجەم لایەنەکان یەکێتی هەڵەیەکی قاتلی ترەکات پسێجاری لەگەڵ پارتیە حکوومەتی زۆرینەیەکی مردارکەرەوەی پرۆسی سیاسی و خنکێنەری پرۆسی سیاسی دروستکەوە لەمەش زیاتر دابەزێگرەوە زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ کاگاسۆ زۆر سپاس بۆ کاک دکتۆر دڵشاد هاوڕێیان گەر کۆنتڕۆڵەکانتان حاضر کە نەچینە لای ڕاپرسی دووەمی ناو بەرنامەکە تکاکەم دەنگەکانتان لەسەر بڕیاری پێشوەختە نەبێت بە پشتبەستن بە حیوار و گفتوگۆی ناو بەرنامەکە بێت ئایا پاشەکشەی دەنگەکانی یەکێتی لە دوایین تکایە کەس دەست بە دەنگدان نەکات تا ئاگدارتانەکەم و چکە دەنگەکەتان ناڕوە ئایا پاشەکشەی دەنگەکانی یەکێتی لە دوایین هەڵبژاردندا بە پلەی یەکەم بۆچی دەگەڕێتەوە غیابی تاڵەبانی هەڵە استراتیژیەکان بڕیارم نەداوە دووبارەیەکەمەوە ژمارەیەک غیابی تاڵەبانیە لەسەر کۆنتڕۆڵەکانتان ژمارە 2 هەڵە استراتیژیەکان ژمارە 3 بڕیارم نەداوە تکایە لەگەڵ دەستپێکردن بە دەنگدانیشە وردە ئەنجامەکەش لەسەر شاشەکە دەرکەوێت فەرمونون. ئایا پاشەکشەی دەنگەکانی یەکێتی لە دوایین هەڵبژاردندا بە پلەی یەکەم بۆچی دەگەڕێتەوە غیابی تاڵەبانی هەڵە استراتیژیەکان بڕیارم نەداوە کاتەکەش کۆتایی هات دەستان خۆش بێت بەڵێ بینەرانی ئەزیزم وەکووە بینن و ئەم بەڕێزانش بۆ یاگەدار بن بەنسبەت غیابی تاڵەبانی و لە 180 دەنگەکان پێیان وایە غیابی تاڵەبانی هۆکار بووە بۆ پاشەکشەی دەنگەکانی یەکێتی و لە 172 ڕایان وایە کە هەڵە استراتیژیەکان هۆکار بووە بۆ دابەزینی کێروی دەنگەکانی یەکێتی وەکو وترێت و لە 120 یاخود 20 لە سەدی ئەم بەڕێزانە دەنگی بە بڕیارم نەداوە داوە تکایە ئەنجامی ڕاپرسی یەکەم لەسەر شاشەکە دەرکەوێت بەڵێ وەکو لە ڕاپرسی یەکەما دەرەکەوێت لە 115 ڕایان وایە کە غیابی تاڵەبانی
هۆکار بووە ئەم لە 15 لە ڕاپرسی دووەمەدا بەزیوە بۆ 8 و لە 57 ڕایان وایە کە هەڵە استراتیژیەکان هۆکار بووە ئەمەش بەرز بۆتەوە بۆ 72 دوای مناقەشەی ناو بەرنامەکە و لە 128ش بڕیاری نەداوە لە دووەم جارە ئەم لە 128 دابەزیوە بۆ لە 120 تکایە ئەنجامی هەردوو ڕاپرسیەکەش پێکەوە لەسەر شاشەکە دەرکەوێت بۆ بینەران زۆر سپاس بۆ دکتۆر دڵشاد عەبدولڕەحمان ڕاوێژکاری مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر سپاس بۆ کاک ئاسۆ عەلی کە وەکو چاودێری سیاسی لێرە حزوری بوو بەشداری کرد سوپاسی تەواوی ئەو میوانە عەزیزانە کەم کە بە پرسیار و دەنگدانیان بەرنامەکەیان دەوڵەمەندتر کرد بینەرانی عەزیزم ئەمڕۆ قسەمان لەسەر ئەو ڕایە کرد کە وترێت یەکێتی نیشتیمانی کوردستان بە پێ ئەنجامە بەرایەکان لە هەڵبژاردننی 21 ئەیلولدا دەنگەکانی پاشەکشەی کردو بە شێوەیەک لە شێوەکان دەنگەکان نزم بۆتەوە بۆ دواوە هاتووە هیوادارم گفتووەکەمان جێگەی سود و ڕەزامەندی هەموو لایەک بوو بێت بۆ گەیاندنی ڕەخنە و پێشنیاز و پرسیارەکانتان پەیوەندی بکەن بە لینکی دووجار بیربکەرەوە لەسەر ماڵپەڕی کۆمەڵایەتی فیسبوک تا بەرنامەیەکی تر و دووجاری دیکە بیرکردنەوە بەخواتان ئەسپێرم و ماڵی هەموو لایەکتان ئاوەدان بێت.